بەناوی خۆی بەخشندە و میرەبان خۆم بە خۆشحاڵ و کامەران دەزانم هاتمەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی دیکەی مایکی پەیام. مایکی پەیامی ئەم جارم لەسەر کەمی و نەبوونی خزمەتگوزاری سەرەتاییەکانە لە یەکێک لە گەڕەکان یاخود گوندەکانی سنووری پارێزگای سلێمانی و بەتایبەت نزیک گەڕەکی هەواری شار کە لە ماوەی ڕابردووشدا ژمارەیەک لە هێزە ئەمنیەکان بە مەبەستی ئاگادارکردنەوەی هەندێک لە ماڵەکان کە ژمارەیان لە سەروی 150 ماڵ بۆ 300 ماڵە ئاگادارکراونەتەوە کە خانووەکانیان چۆڵ بکەن لەبەرەوەی ئەم خانووانە مڵکی کەسێکی دیکەیە و هەندێک لە وڵاتەکانیش دەڵێن پێمان وتراوە کە دەدرێت بە کۆمپانیا و دەکرێت بە یەکەی نیشتەجێبوون. ئەوەی کە من لەم بەرنامەیەدا تیشک دەخەمە سەری باس لە هەندێک گەڕەکەوە بەتایبەتی گەڕەکەکانی کانی حەمە کە لە هەندێک گەڕەکی دیکەش کە لە نزیک هەواری شار بە هەمان شێوە و گرفتیان هەیە دەچمە لایەن باسی نەبوونی خزمەتگوزارە سەرەتاییەکانیش دەکەم کە سەرڕایەوەی کەمەترسی ڕوخاندن و چۆڵکردنی خانووەکانیان لەسرە لە هەمان کاتیشدا خانووەکانیان تاپۆنیە ئەوانشی کە ئەوەلیاتێکی هەیە پێیان وتراوە کە گرفتی تێدایە و ئەبێ دووبارە ئەوانی شۆڵی بکەن و تۆڕی ئاو دابشکردنی ئاوی خواردنەوە لە گەڕەکەکەدا نییە و لە هەمان کاتیشدا ئاوڕووی سندوقی نییە. ئەم کێشەیە و دایان کێشەی دیکە لە زاری خۆیانەوە دەگوازمەوە. خزمەتگوزاری ئێرە بڵێن شوێنێکە گوندە ئێستا بە بۆنەی بە حکمی ئەم زیادبوونەوە سلێمانی ئەگە دیقەت بێ هەر لە کۆنەوە لە بناغی دروستبوونی سلێمانیەوە بە تەجاوز دەسی پێکردەوە. ئەمە این کاری تیانەیە کۆتاییشی پێ نایێت، یعنی ساڵ لە دوای ساڵ ئەم ساڵ مەقسەد کانی پیرەیە ساڵێک کە کانی گۆرانە ئەڕاتە تا قز لە ڕڕوا ئەمە تەجاوز زیادی کردووە کە زیادیش بکە کەم و کوڕی هەیە بە سوپاس بۆ خوای گەورە تا حەدێ هەر باشە. بەس ئێستا قیرەکەمان بەڕاستی دەمێکە عریزەمان بۆ داوە قیرەکە زۆر خراپە کارە باوشت شکر سپاس بۆخوا زۆر باشە بەڵام قیرەکە زۆر بێ خزمەتگوزاریە وە لە گوندەکە ئەگەر سەردانی سەرۆ بکەن خۆمان پارەمان کۆ کردوەوە بۆ چاکردنی ڕێگاوبانی مەکتەبەکە، یعنی ئەویش زۆر پێویستی پێیەتی و کارێزی ناودێکەمان هەر زۆر پێویستی بە مەسروفات هەیە ئەمانەمان پێویستە وەکو کارەبا سپاس بۆخوا هیچ کێشەمان نییە. تۆڕی دابشکردنەکەش زۆر جەنجاڵ و نامونەزەمە کراوە. ئێستا ئەگەر دیقەت بێ بەعزێکی ئەم سیستەمە تازەی بۆ نەکراوە بەڵام هەمووی 16 ئەمپێریان بۆ بەسراوە بۆیە زیادەوە نییە دابشکردنی وایەرەکان زۆر نامونەزەم مەترسی ئاگرکەوتنەوەشی مەترسی هەیە و زۆر ئەگەر دیقەت بێ ئێستا ئەو خانووە لەویا وەسابووینی ئەمە مەغزەنمان هەیە مۆبیلیات و شت دیقەت بێ لەوانێکە بڵم 40-50 وایەر بەسەریان ڕۆژوە عنی ئەگە مناڵە دەبێ ناوێ بچێتە سەربان ئەو مشیلانە هەیە ئەرەوەڵڵا بەکوتەکەی ئێرە پراوێز خراوە بەڵێ حکومەت وازی لێ ناوە وەزی واز لە حکومەت وەڵڵاهی ئەبێ کەم و کوڕیش ئەبێت و ئیشەڵڵا چاکە بێ ئەمە کەماگەڕیە یانەمە حەریتر وەزعەکەی دەستی لە وەزعەکە بەرداوە وەڵڵاهی کەم و کوڕیە هینا هەنێ شت هەیە کراوە بەڵام ئێستا ئەم جادە قیرتاوە کراوە ئەم تەجاوز و قەرەباڵخێ نەبووە ئەمڕۆ پێویستی بە تعمیراتە یعنی حکومەتیش نابێ خۆی بشارێتەوە بێت بەدەم خەڵکەکە بەڕاستی باوەڕکە ئەمڕۆ هاتووم خزمەتگوزاری حکومەت مەسەم قیرە بینیوە ئەویش وێرانەکە ژوێرانە زۆری ژوێرانە ئەرەوەڵڵا دخوای گەورە ڕەحمکە خوا چاکە بۆ هەموو لای شەڕ پێشی سیارەکە چۆنە زوو بێ وەڵڵاهی ئەمڕۆها ئەوە فەحسی مۆدێرنەکەم کردووە ئەگەر دیقەت بێ پێش و شتەکەیم داگرتووە ئەرەوەڵڵا هەر ئەمڕۆ بەخۆ هەر بە بۆنەی مۆزەوە هەر بە بۆنەی ئەم وەزەوە ڕێگاوبانەکە باش نییە باوەشکە من ڕۆژ وایە دەکەڕ دێمەوە چم ئەمە مەغزانە لێرە هەر کاتێککە چین بۆ کاری ڕۆژنامەوانی ڕاستی شۆفێرەکە ئۆتۆمبیلەکە لە شوێنەکە ئەوەسێ بەڵام ئەمڕۆ ئێمە لەگە شۆفێر ئۆتۆمبیلەکەی داوامە هاچۆمان چۆن نەمانتوانی هاچۆ بکەین ئەو نەیە بەرزونزمیتیایە کانی پیرە عنی کەم تەرخەمیتیایە بۆی کراوە زۆریش کەم تەرخەمیەیە بەڵام ئەم سیستەمی دابشکردنی کارەباکە زۆر خراپە زۆریش خراپە ڕێگەوبانەکەمان هەبووە مە قەدیمە بەڵام یعنی چەندێکە مختارەکە عریزەی داوە ئیمزا کۆ کراوەتۆ یعنی نازام نیان بەدەمانەوە زۆریش خراپە ئەگەر دیقەت بێ بەعزێ شوێنی هەیە بۆ قەمەرە نابێت وەڵڵاهی وەکو پێم وتی بەکەمیەم بۆ ئێرە بەس وەکو خزمەتگوزاری هیچ شتێکی بۆ نەکراوە ئەوە جادە و ڕێگاکەیەتی زۆر وێرانە ئیتر نازانم لێرەش دانانیشم ئاو شتیان چۆنە باشە ئەوەندەی کە سەردانی ئێرە دەکەی وەکو کاسبکارێک تا چەند ئاستەنگ بۆ دروستە بێ کاتێکە بە کۆڵانەکان هات چۆقی پشت لە گۆڵانەکان ناتوانانی پێشی داوازان ڕێ بکەی بە ئۆتۆمبیل وەڵڵاهی خۆش نییە جادەکەی ئیسعاجە
خۆش نییە ئەرەوەڵا پێت وایە پەراویست خراپی ئەم گوندە ئەرەوەڵا هیچی بۆ نەکراوە هیچ خزمەت گوزارێکی بۆ نەکراوە تاو پەراویست خراپ ئەرەوەڵا کاتێک کە لەگەڵ خەڵکی گوندەکە قسەکەی چێڵێن لەسەر کەمی خزمەت گوزاریەکان خراپی ناڕازیە هەمووی ناڕازیە هەرەوەڵا چەند ساڵە لێرن 11 ساڵ کڕیمان 11 ساڵە باشە ئەو کێشە خزمەت گوزاریانی کە هەن چی وچین وەڵاوەری وەیە دەرمان نەکەن هەدەتان دەکەن ئەی ئاوشتانەیەک ئای بیرە ئای بیرە ئەرۆڵ ئەی ئاوڕێ سندوقی نییە ئەوەشتان نییە ناوڵە یان هیچ خزمەت گوزارێکتان نییە هیچ شتێکمان نییە کاریمان هەیە بۆمان تاپۆکەن لێرە دەرنەکسنین بەڵێ مەترسی دەرکردنتان لەسەرە بەڵێ مەترسی دەرکردنمان لەسەرە هیچ ئاگادار کراونەتەوە پیانوتە بن کە چۆڵیکەن یان شتێ تا ئێستا هینە بەڵێ مەزەگە بێشن ئێمە ئیمزای ناهین باشە ینی پیانوتون کە داوایان لێ کردوون کە چۆڵی بکەن و تویانە خانۆکان چۆڵ بکەن بەڵێ بەتەمان بەتەمان بەڵێ بۆچی پاساویان چییە قسەکەیان چییە ئەڵێنێکین بە شوقە ینی پیانوتونێکین بە شوقە بەڵێ ئێمە نامانەوێ ناتانەوێت نا خزمەت گوزارەکانیش ناوەکو پێویست نییە ئاوەڕۆتان سنووقی نییە نییە نەنیمانیتمان نیە جاوەکاریتان تەنها ئەوەیە واستان لێ بێن و وازمان لێ بێنن تاو بەڵێ ئەوە داواکاریەکەتانە بەڵێ زۆر زۆر سپاس وازم ئالەمە بێن و تاپۆی کەن و هیچمان ناوێ جەنابەت ماڵ خوشکێک لێرێ و بۆ سەرداناتوی گرفتی ڕێگاوبانەکان و خزمەت گوزارەکان لێرە چینەوە دیکە وڵی گرفت خۆ بەخێر بن سەرەتا بەڵام ئەوەیە کە ئێستا ئێرە هیچ خزمەت گوزارێکی نییە و پێشتریش لە ماستەر پلانە بووە بەڵام ئێستا چۆنەڵی شتەکان تۆزێک ئاڵوگۆڕیان پێ کردووە ئێستا ئەڵێن ساحبی هەیە کەسێکیان کردو بە خاوەنی ئێرە بەناو ئەڵێن هی کەسێکێک بە ناوی حاجی حسێن بەڵام ئەمە ئەسڵ و ئەساسیشی نییە کە یە حکومەت مەسەلەن لاواتی خۆیان ئەها پینێکیان کرد بێکە و چۆنەڵی خەڵک بێتە قوربانی لەم بێت ئێستا من خوشکەکەم تقریبی نزیکی 4 دەفتەری پیاوە ئێستا ئەڵێ چۆڵیکەن لە کاتێکا 4 دەفتەری پێداوە نە ئاویان هەیە ڕئیسی ئاوینش نە ڕێگاوبانیان هەیە مەسەن لەو بیران ئاوە بن بەس هاوینان ئەسڵەن هەر وەزعیان نیە ئێمە هاتن بۆ ماڵی خۆمان ماڵمان لە هەواری شار و نەکورسات و ئەو ناوەیە هاتن بۆ ماڵی ئێمە تەنها بۆ خۆشۆردنیش ڕێزم هەیە تەنها بۆ ئەو کاتێک کە مناڵەکانیان بێنێ مناڵەکانیان بەڕاستی بە 5 ڕۆژیش ئاو نەبوو مناڵەکانیان هەن لە ماڵی باوکی لە ماڵی خۆمان خۆیانە شۆر یا بۆ خواردن هاتن لە ماڵ ئێمە ئای خواردنیانە برد یعنی سەر ڕێکخراپی خزمەت گوزاریەکان و پێدانی 4 دەفتەر هێشتا وەکو لە پێیان ڕەوا نابین و ئەیانوێ پێیان چۆڵکەن ئەرە وڵای ئەیانوێ پێیان چۆڵکەن ئەیانوێ بیکەن بە پرۆژەی خزمەت گوزاری بۆ کۆمەڵی کەسی بیانی سوودی لێوە بگرێت کە خۆش ڕۆژانەی سەردانی ئێرەکەی چۆن ئەیبینی وەزعەکە ینی بەڕاستی ڕێگاوبانەکانی تا چەند وەکۆڵێ ئاستەنگی بۆ شۆفێر دروستەکە ڕێگەوبانەکانی ئەوتان کە خۆتان ئەیبێنن نە ئاو ئاوەڕۆیان هەیە نە ڕێگەوبانیان هەیە نە خزمەت گوزاری هەیە بەڵام ئەمان وا پێناسەیەکەن وامانەیەکەن کە ئەمە شوێنێکی تەجاوزە ئەمان لەسەر موڵکی گشتی ئەم ئەرزانیان کردو بەخان و ئەگەر موڵکی گشتی و تەجاوزە پێشتر بواریان نایە بە خەڵکەکە خانووکەی یا دروست وەنیە کەواتە لەم بینە جەناب پێت وایە ئەمە جۆرێک لە موعامەلە و ئەیانەوێ بەمەبەست خانووەکانیان پێچۆڵ کراوە تا ساڵی 2010 بۆ 90 هیچ کێشەیەک نەبوو بەڵام لە دوای ساڵی 2020ەوە چەند جارێک هێزیێت ئەیان قسەیان پێڵێن چزانم ئاس هەیش و پۆلیس و هێزی دەسەڵات دێنە سەریان کێشیان بۆ دروستەکەن قسەیان پێڵێن تازەکیش بەڵێ هاتبوون بەڵێ ئینزاریان کردوون بەڵێ ئینزاریان کردوون کە چۆڵیکەن لە ماوەی 15 ڕۆژە لەبەرەوەی تێکەدرێ لە ماوەی ڕابردوودا با بڵێن بەشێکی زۆر لەو گەڕەکانی کە خزمەت گوزاریان نیە بەسەرمانکردونەوە کۆپایان بەڵام ئەم گوندە بڵێن لە هەموو گەڕەکانی ناو شار وەکۆڵە خراپترە ئەو خزمەت گوزاریانی کەنین هەموو خزمەت گوزاری سەرەتاییەکان غایبن نە ئاو هەیە نە ئاوەڕێ سندوقی هەیە تەنیا کارەباکەتان هەیە ئەویش دابەشکردنەکەی زۆر منەظەم نییە بەڕاستی ئێوە پێشتر فشارتان نەکردو لە حکومەت بۆ ئەوەی داواکاریەکان جێبەجێ بکەن وەڵی پێشتر فشار کراوە بەس ئێمە وەکو تەجاوز ئێرە ئێمە وەکو تەجاوز لێرەکانە هیچیان بۆ نەکردنی حکومی تەجاوزەکەی کە ئێمە لێرە تەجاوز بووە خانۆکانمان
مەترسینیە لەوەی کە خوا نەخواسە خانووەکانتان بڕوخێنرێ یاخود جۆرێک لە ئاگادارکردنەوەتان بۆ ناتۆ؟ واللهی وتیان ئاگادارکردنەوەی هاتۆ بۆ ئەو دیۆ بەدیست نازانم ئێمە شمولەکەین بەزێک سێژی هەمی هەر شمولەکە خۆر هەمووی ئاوا هاتوویتە کێ ئاگادارەکەین و نازانم. ئەم خەڵکی ئێرە هەمووی خەڵکی هەژار و فەقیرە پێویست ناکە حکومەت بەڕاستی ئاوڕێکیان لێباتەوە وەکوڵێ ئاگای لە گیرفانی و خەڵکە بێ. والله هەمووی فەقیرە هەمووی خەریکی بەکرێکاری کردی هەیە ئاڵتونی فرۆشتووە هەیە ئیتر ژیانەکەی خەڵکی هەمووی ئاوایە ئەو نیە بڵێ وڵا هەمووی لە دەوڵەمەنیا هاتووە هەرچی ئەبینی ئەم خانانە هەمووی فەقیرە هەمووی لە ناو شارە خانی فرۆشتووە یا بە سێبرا بە چوابرا خانیان هەموو فرۆشتویان لە عەرزەیان پێکڕیوە ئەتی وەکو ئاویش یەک دوو بیریتیایە ئاوە درێ بە ماڵەکان کارەباکەشمان هەیە هیچ کەینی ئەوە خزمەتگوزاریەوە کۆڵانەکان خۆمان چاکێکەین و هیچ کەمان نیە. ئەم ماوە کەمێک گرژی ئەوە دروست بوو ئەمەش بەبوونی چیوە بوو ئەو خەلەنە لە چیوە ئەو کێشەی لە چیوە سەرچاوی گرتووە بەقوا من ئاگام لێ لە چیوە سەرچاوی گرتووە ئایا مەسەلەی ئەو زەویانە گەیشتۆ بەکوێکە بە گوندەکەی ئێوە گوندیکانی پیرەوە گوندیکانی هەمە تقریبا 300 ماڵی گرفتیان هەیە مەسەلەی زەوی ئەمە تا چەند ڕوبەڕووی ئێوە بۆ تۆم گرفتە؟ والله یەک سەفەر هاتن نازام کەی بۆ هاتن ترکە هاتون نەهاتونەتەوەی تر نازانم ئێستا کێشەکەمان لە مەڵبەندایە چوون بۆ یەکانە چوون بۆ دایرە نازام چیان کردن ئەوان چیان پێوتون؟ بەو خۆیان من خۆم نەچوم ئاگام لێیانە ئەمڕۆ لە مزگەوت بووم ویسم قسەیان لەگەڵا بکەم جەماعەت سوودفەم نەکردن نازانم چیان پێوتون چ بەڵێنێکیان پێیا ئەو جاری کە سەردانیان کردوون ئەو جاری کە سەردانیان کردوون چیان داوا کردووە لێتان چیان ویستووە لێتان ئێستاکێ لە ئافرەتەکان قسەی بۆ کردین وتی بە ماڵ خوشکەکەم ناوتۆ بێ چۆڵی والله هەر ئەوە هەدەفەکەیان بێت چۆڵیکەن ئیتر بەس ئایا ئەو کاتێک کە هاتن هەروەش ئەمە جەناب بوت من بە ئێمەیان نەوتووە لەسەر جاردەکەی سەرەوە بەو جەماعەتە ماڵەیان وتووە بە حسابی خۆیان مڵکی خەڵکە ئەمان خانە لەسەر کردووە یعنی متعەکە لە حکومەتەوە نەهاتووە خەڵک شکاتی کردووە لە ساحەبی زەویەکە شکاتی کردووە لەمان کە ئەم خانە لەسەر مڵکانی ئێمە کراوە یعنی جگە من نەهاتووە جگە لەو کێشەیەش پێشتر ینی حکومەتی شاتووە ئێستا و کێشە دروست بوو پێشی شەر حکومەت هاتووە کە داوای کردووە مەسەن چۆڵی بکەن یان ئەمە تەجاوزە حکومەت هەر بیدایەتی تەجاوزەکەی یعنی تەجاوزەکەی دروستی ماکە هي خانو دەڕوخێنێ یە هەچیەکە تەجاوزەکەی دروستە یعنی حکومەت خۆی ئەڵە تەجاوزە بەس خەڵکەکە هەمووی من نایکە لە تاو هەژاری ئێستا داواکاریتان چیە ئەوە ڕاستیوانی کە خاوەنی تاپۆنی والله ئەوەی خاوین تاپۆنین داواکاریمانەوەی شتێکمان بۆ بکرێ یا خۆمان لێرە بمێنینەوە یا عەلەقە دەگە حکومەت دەشمان بە قەرەبێکی وابێ هەر بچینە شوێنێکە ئاواشتی خۆمان بۆ بکرێ یا عەرزەمان بین لە شوێنێکی نزیکی ئەم ناوە چکە ئەمە ئەکسەرێتی ئەمەی کە لێرەکانە لەکانی حەمەیە لەکانی پیرەیە ئەکسەرێتی خەڵکی شار باشێڕە شار باشە لێرە نزیکە یعنی ئەمانی کە لێرەکانە قەناعەتکە لەوانێ لە ڕاپەڕین و لە ئەواڵەوانە بیانێتی نیانەوێ ئەمان حەزیان لەم مەنتیقیەش کرد لە مەنتیقی خۆیان نزیکە زیاتر خەڵکی لە خەریک چیەوە ئەم ناوچەتان گرتووە ئەبین زۆربەی ئۆتۆمبیلەکانش ئۆتۆمبیلێکی کۆڵێ بەشێکی زۆریان بێسەرەتان ئەمەش گوزارشە لەوەی کە دۆخی دارایی ئەم مەنتیقە بەڕاستی باش نییە وڵی خۆ هەر بەجاردەکەی دیارەکە دۆخی دارایی باش بێ بە 10 ماڵ کۆبیتەوەی کۆنکرێتەکەی هەموو قۆڵانەکان وەرە بزان کۆنکرێتێکی دیە هەمووی فەقیرە یعنی فەقیرەکەیان لە چیایە بەس بەشی بژیوی ژیان و احتیاجیان بە نامەرد نییە یعنی ئەوە فەقیرەکەی وێنەوە لە کابرێتەکانە دانیشتووە یەک ناری پێنیان جا هەر تیاشێتی بەخوا بزانم تیاشێتی دامەوە کرێچیشە لێرەیە یعنی لە ناو شارە پێی هاتوو لێرە کرێچیە بە زۆرانە کەمیین بەڵام ئەوی کە لێرەکانەیە هەمووی هەندێک خانوو هەیە دەرەوەی جوانسێکی ناو هەر زۆر وێرانە یعنی ئەوە نییە بڵێ ئینجا لێرەش لە دەنگدانان نەبێ نیانەشوی شتێ بکەین ئەو دەنگدان چاوپۆشێکیان لێ کردووە بە حکومی چی وە نازانم ئەزان ئێستا وەرە لێرەکان نایڵن کۆڵانەکەش کۆنکرێتکەی قیریشکێ لەبەرەوەی ئەڵەن تەجاوزن لە ڕێگەیشەوە حەقی خۆشیانەکە تەجاوز کە ئەو پێدەڵێت تەجاوز باشە ئەمە لە ڕووی ڕەگەزەوە کوشتتوکاڵیە بە حساب یان چییە ئێرە ئەم زەویانەکە ئێوە تەجاوزتان کردو لەسەری بە قسەی خۆیان بەو خوایە من تقریبی 8 ساڵە لێرە ئەمە کێسا لێرەکانین ئەڵێن ئێرە عەقدی زراعیە ئەمە ئاوا بۆ بەرەو عەقدی زراعی بەڵام ئەڵێن ئەو دیۆ تاپۆیە ئیتر تاپۆیە بە ناوی چیەوە ئی بە ناوی زۆ چییە بۆ نازانم ئەویان ئەتر خۆی فرۆشتوێتی ئێستا ئەوێ بێتەوە زیینی بۆ تۆ وەریگرێتەوە ئەم شتانە هەیە بەڵام من ئەمعلوماتی ئەو نێ بەس تاکیدم ئەڵێن ئەمە کێسا ئێمە لێرە ئەم خانووی من کە ئەو کاتەش کڕیمە پێیان وتم خانووی تۆ ئەم مەدیقی ئێرە عەقدە ئەتر ئەوانە ئەو دیشەوە کە تاپۆیە کابرا چۆن خۆی فرۆشتوێتی کەجان خۆ کەس نایە کەس دەشت بسێنێ خۆی فرۆشتوێتی بێ ساعت و شەڕ پێ فرۆشێتەوە یعنی خەڵکەکە تاوانی نییە لە خزمەتانە قوربانم چەندێکە بێ 10 ساڵێک ماشاءالله کێشەی خزمەتگوزاریەکانتان چی
والله کێشەی خزمەت گوزاریەوە جەماعەتی دەسەڵاتە کۆمپانیاڵیان ڕوخێنین و ئیتر بە میسا من ئەو هەیکەلەم هەیە دەوری 90 وەرەقەی لەسەر قەرزارم ئیتر ئەی بۆ تاوا نەکردووە نەوتوانی ویان نایڵ وڵی نەمتوانی و نەشمێراوە تاویکە ئەڵێن چی ئەڵێ نابێت دەستکاریکەن ئەوە ئەی گرفتی زەوی و تاپ و ئۆتان هەیەنیتانە والله گرفت چیە گرفتی نیە هەمووی گرفتی هەیە هەمووی پێی خۆشە ماڵەکەی تاپۆ کرێ پێی خۆشە بێ بە سەحابی شتی خۆی مڵکی خۆی وەڵامیان چییە ئەڵێن چی والله هەر ئەڵێ تاپۆیەکەین بەسی شان دیار نییە ئەلەساس کۆمپانیایی ئەم کۆمپانیانە دەستیان بەسەراگرێ ئێتە نازام هەتا چە نەڕاست کۆمپانیاش دەستی بەسەراگرێەوە شتێکی واڵە هیچ هێزێک هاتووە هیچ لایەنێک هاتووە هەر هێزی حکومیە هاتووە ئەڵێن چی ئەڵێ ئەم جەماعەتی ئەو دوێ ئەڵێ مڵکی کابراایەک ڕاست بۆتەوە ئەڵێ مڵکی خۆمانە ئەبێ چۆڵیکەن یا ئیڕۆخەنی یا بەسەتانیا چۆڵیکەن دەوری لە 2010ەوە ئەی کابراکە مڵکی خۆیەتی بۆ فرۆشتێتی بۆ هێشتێتی خانووی لێ بکرێ جلاتان پێتان وایە ئەم ئەمەرەیەکە کرێیان مەبەستێکەیە کەس نازانم معامەرەیە بۆ پارەیە باشە هاتوونەتە ئێرە و ئێوە چیتان پێگوتون ئەی ئێوە هەوڵدان نەیەوە جا هەوڵی کوێ بن ئێمە هەوڵەکە هەر مەحافظە و قایم خامە و ئیتر هەر هەوڵەکەمان بۆ ئەوێ هەر کەسێ لێرە دانیشێ بەخوا هەر وەزعی فەقیرانەوە گورە فاگەر ئەمن ئەگەر لە فەقیری خۆم نەبێ بەخوا نامێرە تەلەبەشمە بۆی توازن لە تەلەبەکەی دەستم پێ دەسەڵاتیەوە بنەبووە کە هینیکەم داریەوە بنەبوو مناڵ هەبوو لە قوتابخانە بووە وازیێناوە لەبەر وڵا لە دەبە وازی لێناوە لەبەر دووری و نەبوونی لەبەر دووری و نەبوونیەکەی ئەمە کارەساتە بەڕاستی کە خەڵکی ئێمە ئاوای لێبێت ئیتر پیاوە بڵێچ ناتوانێت ئەم شتێ تەوزەی پێ بێ هێتێ حکومت بۆ خۆی باشتر ئەزانێت کە ئەمانەی دێرن هەمووی خەڵقێکی فەقیرن لە فەقیری خۆیان نەبێ ناتوانن بێنە ئەم شوێنانە خانووکە من لە فەقیری خۆم نەبێ دێمێرە ئەچمە توی مەلێک ئەچمە هەواری تازە ئەچمە مەجیبەک ئەچمە کورسات کام شوێنە خۆشە خانووی لێ یەکەم پارەی باشیشی داوە بە خانەکان 4 دەفتەر و 5 دەفتەر و 3 دەفتەر و یعنی مەوسمێ مەبلەغیشە ئەویش ئیسام دەکوێ لێرە مەبەستمەیەکە و ئەوەی خەڵق سەرفی کردووە بەڵێ بەڵێ ئیسا من کە ئەو کاتی زانای قایمقام من ئەو کاتەی 2 دەفتەر و 35 وەرەقەم پیاوە کە زمانی بە شەتێکیش بە گرانێکە کاتی گرانێ بە شەتێک بە بەلاش دەستم کەوتووە بە حسابی خۆم بە حسابی خەڵقش دوای دروستە کرد خانوو دروستم کردووە بەڵێ ئەویش دەفتەر و نوێیەکی بۆ دانێەوە دەفتەر و نوێ بلۆچێکیان بۆ داناوم بە 500 دینار بەخۆ بەخوا 100,000 ملامە بوو و وەساکە نەخۆش بووم چون بۆ ئێران کە هاتمەوە تەنچەکان بروم باشە خزمەت گوزار سەڵحەکەی بۆ کردین باشە خەڵکی ئێرە ئەڵێن ئاو نییە بیرە ئەڵێن ڕێگەوبان نییە قوربان ئەمە ڕێگەوبانەکەی بۆ خۆت لە ئێمە شارەزاتری بەناو ڕێگاوبانە بەناو ڕێگاوبانە ئەگەر وازمان نێبێن نیوەی زیایە باشە ئەی مەسلەی ئاو مەسلەی ئاو بیرە یا ئەیکڕین ئیسا پار بەخواکولی تەنکەرێکی 35 وەرەقە 35,000 پیاوە 25,000 هەر هەرزانەکەی 25,000 پیاوە لەبەروی دوورە شوێنەکەت لەوەی کە دوورە و لە ئاوەدانەکەەوە دوورە ڕۆژانە سەدانیم گەڕەکەەکەی ئەم جارە سەردان جارێ وەس لەگەڵ ڕێگۆبانەکەی چۆنە پڵایی خراپە بۆ ڕێبانەوەڵە باشە ئەم ئێرە بەڕاستی هەمووی خەڵکی هەژانشین و فەقیر جانشینی فەقیرن ئاستەنگە بۆ دروستە بێکەی وەیرە بە بۆنی کۆڵانەکان و بەرزون دەستمی و هەرەوەڵا و جارە گەڕەکە سەر زۆ ناخۆش هەرەوەڵا چەند خەڵکی ئێرەگلەیان هەیە لەم دۆخات جەناب و وەکو کاسب کارێ خۆم لە خەڵکی ئێرە نیم یەمە کاسبی بۆ بەس بەسە لە گلەوە نازانمەخوا مەزید خەڵگەڵێن خانەکان تێگەرەوە قسییان لێ نیشتووە بەڵێ ئەمە ڕەوایە ئاوە مامەڵە بکرێت ڕەوانیە کابرا چەند ساڵا لە لەو خۆڵ بەردا ئەژی ئەوە کابرا لە خانەکەی لەسەر نسوانە بەشیوە بێ هیچ شتێکیش حسابی هیچ یامە ناگەن واڵێت نازانم
خب نیستیم بیست بعد لفظی کشته پسیم بینیم آخه خۆ پرسیار لێ نەکردوت باشە بەڕاستی هەمووی بە وەکوڵێ بە ڕەنجە شان و بە هەزار قورب بەسەری بقيس كذا زعل كذا بقيس كذا زعلنا معنا منا بەقیس خانوو أنا بأخوة هذا ما بقيس كذا هاي معملي خو مش ملكري جەناب چکە کاسبکاریشێستانی وەزعی دۆخی مادیێرەیان چۆن من أيام أنا بخزانة بخا حفتانة بانيسم بتأوى فقير بزوج فقير نيره فەقیرن أنا بخوا زوري فقير كابر فقير ما أنا دانا عشان لا عقاري عشان لا نشاط دانيش بخوا راسية بەسلام علیکم باسی مامۆساییان قوربانە بە یاخوا سەلامت بی پێشەوەی خۆم لە ژگەرەکە بێ هەر داواکاریتان چێ لایانی پەیوەندیدا وڵی داواکاریمان ئەوەیە بەدەمانەوە بێن یەک لایمان کردەوە یان قەربمانکە یان تاابمانکەن و تەوا چەند ساڵە لێرەژدا وڵی لە 2014 لێم لە شەڕی داعش ئارەوە خۆتان خەڵکی کوێن لە ئاسلا با بڵێن وڵی من خۆم خەڵکی دۆکم بەس بەڵێ بەس خێزانەکەم خەڵکی خێزانەکە خەڵکی بەڵێ ئەڵێ خێزانە خەڵکی توش خەڵکی ئەو شوێنی هەروە یاخوا بەختەوەر بن ئیشەڵا مەترسی هەیە خانووقاتان بڕوخێنرە یان کێشتان بۆ دروست بێ بڕوان ناکەمە هەموو خەڵکی بەسەر خەڵکدا بڕخێنن نەوەڵ بەڵام قسەش کراوە قسە کراوە بەڵام خۆ ئیشەڵا نابێت ئیشەڵا هیچی وان نابێت ئەم دڵڕاوکی ئەبێ ئاوا بخێتن دڵی خەڵکەوە ئاوا حکومەت ئاوا بکە نەوەڵاوە نابێت یەک لایکن باشترە باشترە ئارۆ ڕێگەڵ خەڵکەکە دانیشێ لە ڕووی ڕێگاوبان و ئەوە وەزەتان چۆن وڵی بە زستانان ناخۆشە زستانە بەڵێ ئەی هەمیان تەبتۆزی نییە بەرێ وڵە تەبتۆزیشیە ئایسایەک هەوابی یەکسە هەموو خۆڵەکەکە بماڵێەوە ئەری وڵە ڕۆژوای دەجار عوشاش دەجار ئارێ وڵە ئەی ئاویش وەک پێویستنی وڵی ئەو ئاوی ڕئیسیمان نیە بیرمانەیە ئەی هاوینان کێشی بیاویتان بۆ دروست نابێت وڵی ئەگەر بیرۆشەکە بەرێ وڵە ئارێ وڵە حکومەت کە ئێوە چوون داوەتان لێکردن و چیتان پێڵە لە بەرامبەرە وڵی من نەچوومە من ئاگام لەو شتانە یەکە چوو نەچی بەدوایە وەک وەڵێ دەستی لە وەزاکە شۆردووە ئومێد و بیان نیە دەست من نەشۆر نوێ نەرمان هەیە نوێنەرەکان ئەڵەنشی نوێنەرەکانش ئەڵێ ئیشەڵە باشە بێتن خۆ ئیشەڵە کێشەکان کۆتاییەت ژیانکردن لێرا قورس نییە نەوەڵا ئەڵێ لە شوقەی داژین مرتاحین سپاس بەخوای ئەوەی کە گوێبیست بوون لە بەرنمەکەدا قسە و تێی هاوڵاتیانی دانیشتوانی گوندی کانیپیرە بوو لە گەڕکی هەواری شاری سلێمانی کە باسییان لەوە کرد هەم زەوەکانیان تاپۆنیە هەم خانوقانیان تاپۆنیە هەمیش مەترسی پێچۆڵکردنی زۆرە ملیان هەیە لەلایەن پەیوەنددارەکانەوە بە پاساوی ئەوەی زەوەکان وە خانوەکان یان تاپۆکانیان گرفتیدا یاخو تاپۆیان نیە ئەوە سەرڕایەوەی کە تۆڕی ئاوی خواردنەوەشیان نییە و ڕێگاوبانەکانیش لەو پەڕی خراپیدایە تا بەرنامە بێگەیشتنەوەیکی دیکە بە خودایەتان دەست پێرم کە سپاتەزانە